ئەگەر تەنیا بیوتایە ئەڵڵاهو ئەکبەر ئێستا هەموو دنیایان لەسەر ئیسلام هێنا بووە جواب. Why? Why are we willing to live with this carnage? Why do we keep letting this happen? ئەمریکا لە حاڵەتی شۆک و ناخۆشیدایە لە پاش ڕووداوی تەقەکردنەکەی ویلایەتی تەکساس کە بووە هۆی ڕوودانی کوشتارگەیەک لە خوێندنگەیەکی بنەڕەتیدا. گەنجێک دەست دەکا بە تەقەکردن لە منداڵ و مامۆستا و کارگوزار لە ئەنجامدا دەبێتە هۆی کوشتنی 21 کەس کە 19یان منداڵن لەگەڵ 2 مامۆستادا. لەم ڕووداوەدا 15 کەسی تریش بریندار بوون. حاکمی ویلایەتی تەکساس وتی هێرشکەرەکە گەنجێکی تەمەن 18 ساڵە بە ناوی سلڤادۆر ڕۆماس کە لە ئۆتۆمبیلەکەی دابەزیوە و بەرەو قوتابخانەکە کەوتۆتە ڕێ بە چەکی قورسەوە. دواتریش دەستی بە تەقەکردن کردووە بەبێ ئەوەی بزانرێت بۆچی. پێشەوەی لەسەر دەستی پۆلیس بکوژرێ بووە هۆی کوشتنی 21 کەس. بەپێی ئاژانسی KSAT ڕۆماس خوێندکاری قوتابخانەی دواناوەندی یۆڤالدی بووە. پێشتریش تاوانێکی تری ئەنجام داوە بە جۆرێک تەقەی لە نەنکی کردووە و ویستویەتی بیکوژێت. ناوەندی نیشتیمانی ئەمریکی بۆ بەرەنگاربوونەوەی تیرۆر ئەوەی ڕت کردوێتەوە کە ئەم کارە کارێکی تیرۆریستی بێ. سەرۆکی ئەمریکا جۆ بایدن داوا لە وڵاتەکەی دەکات بەرەنگاری لۆبیبوونی چەک ببنەوە چونکە تاوەکو ئێستا باوەی ئازادی هەڵگرتنی چەکەوە چەندین حاڵەتی ئەو شێوە ڕووی داوە. لاوتەیەکیدا دەڵێت بۆ خاتری خوا کەی ئێمە دژی لۆبی چەک دەوەستینەوە. ئەم ڕووداوە دوای ڕووداوێکی تری هاوشێوە دێ کە تێیدا 10 کەسی تر بوونە قوربانی لە سوپەرمارکێتێک لە شاری بۆڤالۆ کە ئەمریکیە بەڕەچەڵک ئەفریقیەکان تێیدا باڵادەستن. هەروەک چۆن لە ساڵی 2012دا حاڵەتێکی تری تەقەکردن لا ویلایەتی کۆنەکتیکەت لە قوتابخانەی ساندی هۆکی بنەڕەتی ڕوویدایەوە کە 26 کەس بوونە قوربانی. ڕەنگە ڕۆماس تەنیا ئەوەندەی بەس بووایە کە یەک ئەڵڵاهو ئەکبەری بکردایە تاوەکو تەواوی کۆمەڵگەی نێودەوڵەتی لەسەری بەهاتایەتە وەڵام. دینی ئیسلام بکرایە با دینی کوشتن بەڵام وا دیارە ئەم جارەش وەک جارەکانی تر چونکە کەسی تاوانکار ئیسلام نییە دەیکەنەوە بە تێکچووی دەرونی و وا دەکەن بەزەیمان بە کابرای بکوشدا بێتەوە. ئادەی تۆ پێمان بڵێ لە ئەمریکا ڕووداوی تەقەکردن لە قوتابخانە بنەڕەتیەکان بووە بە مۆدێل؟